ئەدا بە ئینسانێک ئەی خوا دەی ڕۆژی دووەم وەها ڕۆژی سێهەم وەها کاتێ بە خۆت زانێ عمری خواردی ئەو فەردێک گوێزە عمری هەرێکێکە لە ئێمە لەبەرەوە ئاگامان لە دزەکانی کات بێ با لە دزەکانی کات بگرینەوە بۆ خوێندنەوە ئەوە قسەی یەکەم بوو قسەی دووەم من باسی خوێندنەوەی کتێبم کرد ئەمما خوا جەل جەلاله وەی لە قورئانە فەرمووی ئیقڕە لەبەر ئەوەی خوێندنەوە زۆر بە گەورەتر سیر بکەین دەرگایەکی زۆر گەورەتر وەڵاکەینەوە لە خوێندنەوە ئەویش چۆن ئەکرێ ئێمە گەردوون بخوێنینەوە ئەکرێ ئێمە نەفسی خۆمان بخوێنینەوە ئەکرێ ئێمە خوێندنەوە تەنها ئەم خوێندنەوە نەبێ خوێندنی فکرەکان بێ فکرەکان بخوێنینەوە چۆن دیقەت بدەن یەک نمونەی بچووکی خوێندنەوەتان بۆ هێنمەوە لە گەردوونە مامۆستا سەعیدی نەوڕەسی وەکو ئێمە ئەخوێنێتەوە یەک سیرەکە مشتی خۆڵ ئەبی لە مشتی خۆڵەوە چی ئەخوێنێتەوە ئەڵێ تااقەتی هەموو ئینسانیت لە مشتە خۆڵە چۆن ئەخر مشتە خۆڵێک تۆ چی کانگایەکەتیە مشتە خۆڵە هەرچی ڕەنگە لە تۆیە مشتە خۆڵە هەرچی تامە لە تۆیە مشتە خۆڵە هەرچی بۆنە لە تۆیە سەیری ئەم خوێندنەوانەکە مشتە خۆڵە هەرچی وزە و تاقە و تۆنە و گەشە هەیە لە تۆیە حتا ئینسان کە دروست بۆ لە تۆیە ئەم خوێندنەوە بۆ مشتێکم لە بەردەم گوڵێکە هەڵدانەوەی پەڕەی کتێبێک پەڕەی گوڵێک وەکو یەک وایە پەڕەی گەردوون چۆن هەڵ ئەدەیتەوە ئاواش پەڕەی کتێب هەڵ ئەدەیتەوە لە کتێبی ئەسئلة العصر المحيرة ئەفەرمێ كلمة اقرأ كرب العالمين بكاري هنا بو أوي بكاري هنا كتابي قردون بخوانيته محمد المصطفى عليه الصلاة والسلام هو خوانوارينه أما هات همو إنسانيتي خوانده هات كونه قردوني خوانده إما للراسية للخوانوي قردونا زور زرمان كدو هيسمان بوجه هتي خوانوه هيا زور كاكون بينيوما كسي كي نخوانوار روشن بيرتر بوا لەبەر ئەوەی ئەو خوێندنەوەی گەردوون و خوێندنەوەی کەسایەتی خۆی هەبووە ئەمما ئەمی تریان خوێندنەوەی کەسایەتی خۆی خوێندنەوەی گەردوونی نەبووە پێویست ئەکا ئافاقی خوێندنەوە زۆر گەورەکەین هەتا وەکو ڕۆشنبیری گەورەتر بێت ئەگەر ئافاقی خوێندنەوە گەورەتر نەکەین ڕۆشنبیری زۆر بچووک ئەبێتەوە ئەو دەلاقەیە کە ئێمە سەیری ئەەکەین خوێندنەوە کە ئەەکەینە دەلاقەیەک نێت تەنها بەڕووی کتێبە دەلاقەیەکە بەڕووی نەفسی ئینسانە کەسایەتی ئینسانە ئەبێ خۆی بخوێنێتەوە خۆی بناسێت دەوروبەری بناسێت خوێندنەوەیەکە بەرامبەر بە گەردوون بەرامبەر بە کەون ئینسان چۆن ئەیخوێنێتەوە خوێندنەوەیەکیشە بەرامبەر بە فکرەکان کە ئینسان بەتابەتی کەسی موسڵمانی واعی ئەبێ زۆر ئاگاداری فکرەکان بێت چۆن فکرەکان مەسەلاً فکرەیەکێت بۆ ئێمە ئەڵێ چی ئەڵێ مافی ئافرەت ئێمە شەموو ئەڵێن مافی ئافرەت باشە مافی ئافرەت تعبیر لە چی ئەدا وەڵات تعبیر لەوە ئەدا ئافرەت ئەبێ خۆی ڕوتکاتەوە بە ئازاد بێت لە ڕووی عەقڵەوە کە سەیری ئەەکەم لێ ئەگۆڕمەوە سەیرەکەم ئەو خۆ ڕوتکردنەوەی ئافرەت هیچ ئازادێکی بۆ ئافرەتیانی ئازادی بۆ نێرەکان تایە نێرەکان ئازاد ئەبن لە سێرکردنیان ئەمما خۆیان بۆ خۆیان چه ئازادێک ئەبینن یانە ئازادێکی ڕەها بۆ گەنج ئەبینم ئەڵێ ئەبێ گەنج ئازاد بێت بەڵام کە کاتێک بە عەقڵێکی ترەوە ئەی خوێندنەوە خوێندنەوەیکی تری بۆکەم ئازادی گەنج کۆتکردنی گەنجە چۆن گەنج ئەبێ ژیانێک عمرێک بە دوای پیرەکانەوە بڕوا کاتێک ئەڵێم پیرەکان مەقسەدم ئەو پیرانە نییە کەوا نەشاطێکیان هەیە نا ئەو بڕوانەیەکەوە ئێکسپایر بوو ئەو بڕوانەیەکەوە سواون ئەو بڕوانەیەکەوە ئێستا تاڵە سەردەرئێن و بەهێزن هەتا نەسوێن ناچنە شوێنی ئەوە لەبەر ئەوە سێرەکەی لە زەمەنی عەلمانیەتە بەتایبەتی عەلمانیەت لە دووەلی ئیسلامیدا هیچ کاتێک نەبووە هیچ زەمانێک نەبووە گەنج بتوانێت بە تەواوی معنای کەلیمە ئەهدافەکانی خۆی پێچێبوو لەبەر ئەوەی هەمیشە خوێندنەوەکانی گەنج بە بارێک و بە ئاقارێکی ترا بڕاون گەنجیش خۆی نەیتوانیوە خوێندنەوەیەکی نوێ بۆ خۆی بکات ئێمە پێویستمان بە خوێندنەوە هەیە پێویستمان بە کلیلێک هەیە دەرگای خۆشەویستی عیلممان بۆ بکاتەوە ئەویش بریتێ لە خوێندنەوە بەو معنا گشتی و شاملەی کە باسمان کرد داواکەین لە کۆتاییە ئەڵێن یا ڕەبی پەروەردگارە ڕەحم و بەزەی خۆت بەسەرمانە ببارێت یا ڕەبی خوایە ئەم مەجلیسێکەوە ئێمە تیا دانیشتووین لەبەر خاتری تۆ یا ڕەبی خوایە لە هەموو گوناهێکمان ببورە
یا ربی خوایە دەلاقەیەکی زۆر گەورەمان بۆ بکەرەوە کە بتوانین لەو ڕۆوە بە خوێندنەوەکانمان یا ربی خوایە ڕۆشنبیر بین یا ربی خوایە داوای لێ ئەکەین ئەو پەردەی غەفڵەتەی کە بەسەر چاومانەوەی لایدا تاوەکو گردوون بخوێنینەوە تاوەکو کەسایەتی خۆمان بخوێنینەوە یا ربی خوایە داوای لێ ئەکەین بمان گێڕە لەو کەسانەی کە لەبەر خاتری تۆ بخوێنینەوە خوایە نەشاط و هیممەتمان زیاد کە یا ربی خوایە بمان کە بەو کەسانەی ئەوە خزمەتی وڵاتیان ئەکەن خزمەتی نیشتیمانیان ئەکەن یا ربی خوایە داوای لێ ئەکەین ئێمە بکەرە کەسانێک کە بتوانین ئەم وڵاتەمان بەرەو پێش ببەین بمان گێڕە لە کەسانێک کە بتوانین ئەم وڵاتەمان بە مەیدانێکی تر و بە شێوازێکی ترە شێوازێکی زۆر پاک و بێگرد و زانستیانەیە ببین بەڕێوە یا ربی خوایە داوای لێ ئەکەین زانست و خۆشەویستی زانست و خۆشەویستی خوێندنەوە یا ربی خوایە بۆ کولیەکانمان بگێڕنەوە یا ربی خوایە بەها بەرزەکان بگێڕنەوە یا رب العالمین بۆ ناو کولیە و زانکۆکانمان بۆ ناو پەیمانگاکانمان یا ربی خوایە نەشاطی خوێندکارانمان زیاتر بکە یا ربی خوایە ئەوەی لە مەجلسدا حضوری هەیە لەبەر خاتی تۆ لێرە کۆبووەتەوە یا ربی خوایە هەر دوعایەک هەر شتێکەوە تەلەبی ئەکات و لە دڵیەتی یا ربی خوایە بی دەرێ و لێ مەحروم مەکە ئامین ئامین والحمد لله رب العالمین ئایا خوێندنەوە بەپەلە خراپتر نییە لەوەی کە لەسەر خۆ بە تەرکیز بخوێنینەوە با کاتێکی زۆر بە کورتی وەڵامی پرسیارەکان ئەدەمەوە خوێندنەوەی بەپەلەی عەشوایی زۆر خراپە خوێندنەوەی بەپەلەی بە تەرکیز چاکترین شێوازە بەپەلە بە تەرکیز ئەمما ئەگەر کەسێک بە بەڵتیی بخوێنێتەوە زۆر باش بێت بە سەریعی بخوێنێتەوە زۆر خراپ بێت بۆی زەبط نەکرێت بە بەڵتیی بخوێنێتەوە بە هێواشی بخوێنێتەوە باشترە بەڵام هەوڵ بدا سەریع ئایا خوێندنەوە بێتە ئامانجمان یان بیکەینە وەسیلەیەک بۆ گەشتن بە ئامانج خوێندنەوە وەسیلەیە وتمان لە تەفسیری ئاەتەکە رب العالمین بۆیە نافەرمێت تعلم چییە علم غایەتەکەیە یەکسەر وەسیلەکەمان بۆ دیاریەکە وەسیلەیەک کە حتمەن ئەدەگەیەنێتە ئامانجەکە کە بریتێ لە عیلم و زانست دەخوێن کەسێک دەڵێ دەخوێنمەوە بەڵام وا دەزانین نەمان خوێندەوە کارەکەی چی هۆکارەکەی نەبوونی تەرکیزە پێویست ئەکە خوێندنەوە بە تەرکیزەوە بخوێنێتەوە زۆر بە وردی یعنی زهنی ئینسان تەواوی زهنی ماندووکە دقت بدەن من وتم زمان ماندوو نەکە گوێ ماندوو نەکە نەوت زهن ماندوو نەکە هەموو فکری خۆت جەمکە من ئەزانم جاری وایە خوێندنەوە ئەکرێ لە ئەوڵی کتێبەکەەوە کە دەست پێەکەی سێرەکەی سەفەرەکەی بۆ کەرکووک کە تەواوی ئەگەڕێیتەوە طبعا هیچ استفاده نکرد تو لە کەرکووک و خۆ لە کتێبەکان نەبوو لە کتێبەکە بە استفاده ئەکرد لە کاتی قەرەباڵغی و دەرمەندەنگدا زۆری خەڵکدا چۆن بتوانین بخوێنینەوە بتوانین ئەو خوێندنەوەیە لە مێشکماندا جێگەر برایانەوە شتێکتان پێ بڵێم شەکانم لەمە لە مەسەلەی ئەگەر ئینسان بۆی بلوێ لە شوێنێکی زۆر هادیئە بخوێنێتەوە زۆر باشترە بەس ئەگەر کەسی عاشق بە خوێندنەوە بێ شوێنی قەرەباڵغوینی بۆ نییە جارێکیان کتێبێکمە خوێندەوە زۆر سەرنجی ڕاکێشا بوو کاتێکم زانی تازە خێزانم گواستبووە وەڵا مەلاشی کردی بە هەڵا هەروێ بە شاڵان وتەوە چییە؟ وتی وەڵا من سێ چوار جار بانگم کردی تۆ جوابە نەیاوتە من ئاگام لێ نەبووە بانگی کردبوو لەبەرەوە ئەگەر ئینسان بە قاڵی بخوێنێتەوە قاڵ بێ لە خوێندنەوە قەنەعەتکەن ئەگەر چوادۆری هەڵپەرچێ بێ ئاگای لێ بێ وەڵای من جاری وایە ئەچمە ناو سیارەوە لە پاسێکە لەشێ ئەخوێنمەوە یعنی هیچ ئاگام لە خۆم نابێنێ یان ئەچمە ناو مەکتەبەیەکە و سەیری کتێبەکەم جارێک چوومە ناو مەکتەبەیەکەوە دۆستێکم لە هەولێر زۆر گلەی لێ کردم وتی کاکە تۆ سەلامان لێ ناکەی تو کاکە سەلام لێ کردی تی نەخێر سەلام لێ نەکردی پێوتم کاکە داوای لێبوردنەکەم وەڵای حەزەکەم پێ بڵێم کە من هاتووە ناو مەکتەبەوە ئاگام لە خۆم نێتە ئەچمە دەرەوە بەدەست خۆم نییە سەرنجم ڕاکێشێ ئەو کتێبە لێرە نیم جاڵێ وەختی خۆی ئەگەر کەسێک ئاگای لە خۆی نەبووە ئەیانوت جسمەن لەدەینا ڕوحان لەدەیها ئەیانوت بە جسم لێرێ بە دڵ لەلای ئافرەتێکە لەبەر ئەوە یعنی بەڕاستی لە مەسەلەی خوێندنەوە ئینسان هەبێ قاڵ بێت وها بخوێنەرەوە ئێستا زۆر کات تەڵەبە گلەیەکانەوە لە قسمی داخلی ناتوانە بخوێنەوە وەڵڵاهی برایانم خۆم بۆ خۆم لە قسمی داخلیە ئەوە دەستم کردو بە خوێندنەوە 50 لاپەڕە بخوێندوێتەوە
كسرم هل بريوها توتبهوش خما أو بين أقام لنا وسيركم أو بريانا هبدا نشتم مناقشة باش إن جهات وتو أمهم وقرر لوجيب دور ما أقام لنا إنسان كعاشق بخلنا به ضمنيا بالأكلة واقعك هل أول كي توزن مع راحته طبعا حس أكيد كسيلين به تأتي تنام موضوعك ها تقرب بأحمد لكن قرب وأقل دور برنامج چۆن بتوانین کاریگەری لەسەر خێزان و هاوڕێیان و دەوروبەرمان دروست بکەین و کەشێوەیەکی خوێندن بەکەم هەموو تەڵەبەیەک دۆستێک دوان سیان بەخوا ئەلەو ڕۆژە زۆر هەمان وانە هەر کۆمەڵە خەریکە بینە گروپ من زۆر کات ئەوە لە کولیە سێرەکەم هەموو ڕۆژێ ئەو مەجموعە تەڵەبەی لە هەر پێکەوە یەکێکتر نابێت لەگەڵ یادا كاك هر أو مجموعة بيكوا هم قرار بدن يعني بريارك إنسان زور قولي نازانم ناتوانم ناكري نادي أمانة لفلسفة إنسانية بهي شيء وازي أوي بيه يتواني بيك ولا لقب حاولة كتا لقب دوستا كتا كاكا بقى ما قرار بدين هنقاوك بنين شون هنقاوني قرار دين همو بيكوا هنقاوك زور جدي بنين بوشي بروخنوا شون كسيك من الله والله من ناتوانو قيناك بان نشتوانو بان لقب إمامي يان بجمعي لقسم داخلي يعني دابنيش شان كسي بيكوا قرار بدن بيكوا كتابة بخوانوا اگر توشتيك اللي دز درشي هاولا قل لسي درنشوا وردو تتوقع أو إحمايات دروس أبي هذا وانا ككوتي نسر خانوا دواتر خومن واتي دلائم آية كات يان شوين يان خواردن يان شوازي دانشتن أمانا وكاركن طبعا زور كتاب لسر أبابة النسرة وزور إيش لسر خاندته بس من قوم بروان بيدي وين باسطك الله الشوازي دانشتن كيفية السيطرة بس كتابة داناني قلوب مثلا لا تشفوا هو يدسي راس النقدة جون تكتب بمشوازي أقل إنجليزي له بعكسه وزور بابتي تر لماذا أو قلوبي كدائني أو بوشي وزر هناك نبي شو أو رنجاني ترهم أبيني أزاي زور شيء تكلم بابة النسرة ولا لما سدي كتاب خيرنا وكأله تركيز بك بهولا كذا أو هذا بنا زور سار بنا زور قلب بنا هذه لما بابة النسرة والله بريان أجر كسر عشر بخيرنا وبي ناتواني أمانة هيش تأثيري تناك يعني من كس أنا سم يعني لجير جيجال طبعا لبرو الرفيق كاني أنا بخو بهيش يوازقنا يا الله دايس أيو كاكي جان قلوب يجي خوم داير سما أنو نخير رق أو بتانيك أو ليك أو لجير وخريجي خنو يعني نقروشك نقدو نقسي لبرو بتشي كيفيته بتشي يوازي إنسان مو بعاشق لقل بابلان خنو كتابات هذا طوال يعني أمانية بضيع راست أولا لو أتجورك تأثيرات دابني بس من خوم لداخل وقناعات بيني لبرو لجياني شهادة جار تعتم كله تو بابزان أوابي بابزان باشترى فعلا أم فكرة راسته كثير كلها أم مسألة لو أتش شوين كسايتي خلق بيكوري أجر فعلا تو دوستي كتابي تو ناتواني من كتابي وهي بدس قملك أم دريتي مثلا أم كتاب خانة